لە تۆری دومی پرۆگرامە باز لە کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها کێشە دارایەکان بۆتە حکوومەتی عێراقەکەی ئەو کەزانی کە لە ماوەکانی ڕابردووە هۆفتێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی عێراقی کرد و لەگەڵیانە کۆبوونەوە و کۆمەڵێک دەرەنجامی باشی هەبووە ئەمانە بشوێکی گشتی قسە لەسەر ئەمە بکەین. ڕاستە بەڵام بابەتێکی دیکە هەیە سۆما لەگەڵ ئەوەی کە ئەو وەفدە کەمێک لە کێشەکان چارەسەر کرا و بڕیادرا کە 600 میلیارد دینار بێتە هەرێمی کوردستان بەڵام سێرەکەن تا ئێستا 600 میلیارد دیناری دووەم نەهاتووە هەرێمی کوردستان. ئەمە لە بابەتێکە بە دنیایەوە ئەمە بابەتێکان و کۆمەڵێک پرسی دیکە هەیە بە تایبەتی کێشتە نزیک دەبینەوە لە مانگی 11 و مانگی 11 شووی پەرلەمانی کوردستانە و ئەم 600 میلیارد دینارش نەهاتووە کاتەکە هێندەی نەماوە و جارێکی دیکەوە بڕیار وەفدێکی دیکە بچێتەوە سەردانی بەغداد بکە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتانە ئەمانە بەکوێ دەگات. بۆم بەستە زۆر بەڕێز دکتۆر نەوزاد مەجید کە بەڕێزیان مامۆستای زانکۆم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانابوون و زانیاریمان پێدا لەسەر ئەم بابەتە. دکتۆر سڵاو لێبێت بەیانیت باش؟ سڵاو لە ئێوە بەیانی هەموو لایەکتان باش و بەیانی بینەرانی خۆشەویست باشتر. زۆر سواز بۆ ئامادەبوونت سواز بۆ دەرفەتی کە بێمەت بەخشی. دکتۆر ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین با بزانین گرفتە دارایەکان یاخۆ کێشە دارایەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەکوێ گات یاخود بەکوێ گەیشتووە لە ئێستادا و کە زانین کە و باسیشمان کرد وەفتێکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی عێراقی کردبوو لەگەڵ وەزیری دارایی و هەروەها لیژنەی داراییە کۆبووەوە و بڕیاریشە دووبارە وەفتێکی دیکە بچێتەوە. توانین بڵین ئەمانە چارەسەری کێشەکانەکات؟ بەڵێ ئێمە ئەگەر سیر بکەین لە دوای وەفدی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەت و جێگیری و بەشێک لە کوتلە سیاسیەکانی کورد کە بە کۆدەنجی سەردانی بەغدایان کردو و بە ئەنجامی باشەوە گەڕانەوە بەڵام کاتێک حکوومەتی عێراق دەکەوێتە بەر جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی دەنجی ناڕەزاییە فشاری شەقام فشاری کوتلەکانی تر دەکەوێتە سەر حکوومەت وە زۆر جار دەبنە بربەست و ڕێگری لەوەی کە هاوکاری هەرێمی کوردستان بکەن یا بە شێوەی قەیرسپارە بۆ هەرێمی کوردستان بنێرن یا شایستە دارایەکانی هەرێمی کوردستان وەکو خۆی بنێرن بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان. بەڵام دەبینین مەسەلەن کاتێک 700 میلیاری یەکەم هات زۆر بە ئاسانتر لە 700 میلیاری دووەم دێمە ئێمە کەوتونەتە بەر ئەو بابەتە سیاسیانەی یان بە سیاسی کراوە موچە خۆرانی هەرێمی کوردستان زیاتر هەست دەکەین حکوومەتی عێراق و بە شێوەیەکی گشتی ناچون کە بەشێک لە کوتلە سیاسیەکان بەشێک لە بەرپرسانی حکوومەتی عێراق بەڵام ڕێژەیەکی زۆر کەمە ڕەنگە لە نزمترین دەسەڵاتی حکوومەت بن بۆیە ناتوانن داخوازی و داواکاریەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن و بە پێی ئەو ڕێککەوتنەی کە ڕێککەوتون لەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سوودانی کاتێک دەبینین بڕیاری سوودانیش لەلایەن فەرمانبەرێکەوە کە بەڕێبەرێکی گشتیە یا وەزیری دارایی یا وەزیری مالی ئەمە ڕەت دەکرێتەوە کاتێک ئەم بابەتانە کە دەچێتە قالبی سیاسیەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەچەوسێنرێتەوە لە پێناوی ئەوەی دەنجی ناڕەزایی شەقامی هەرێمی کوردستان زیاتری بەرامبەر بە حکوومەتەکەی و دەنجی ناڕەزایی هاوڵاتیان و فەرمانبەران زیاتر ناڕەزایی لێ بکەوێتەوە بەرامبەر نەهاتنی موچەی هەرێمی کوردستان. بەڵام لە کاتێکیشدا دەبینن حکوومەتی عێراق لە بارودۆخێکی ئابووری باشدا بەرامبەر بە موچە خۆرەکانی خۆیدا. دکتۆر هەڵبەتە دەزانین کە لەو وەفتەی کە پێشتر سەردانی عێراقیان کرد بۆ چارەسەرکردنی کێشەدارایەکان ڕێککەوتن لەسەرەوەی کە 3 بەشە بوجە بە بڕی 600 میلیارد دینار بێتە هەرێمی کوردستان بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران و لە هەمان کادا ئەمە یەکلایی بووە. بەڵام ئێستا دەبینین کە 600 میلیاری دووەم نەهاتۆتە هەرێمی کوردستان بە دیاریکراوی هۆکاری ئەمە بۆ کوێ دەگەڕێتەوە؟ ئەو پاساوەی کە حکوومەتی عێراقیەتی کە بابەتەکە نەختینەیە پاساوێکی دروستە یاخود دەکرێت دیسان بڵێن ئەمەش کێشێکی سیاسی بەدواوە؟ ئێمە کاتێک گفتارەکان و کردارەکانی حکوومەتی عێراق دەبینین هەست دەکەین
گومانمان بۆ دروست دەبێت. کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان وەفدە باڵاکەی لە عێراق بوو داوای 800 ملیاریان کرد، 800 ملیاریەکان بە بیانووی ئەوە کەم کردەوە کە سیولە نییە، کە نەقد نییە. حکوومەتی عێراقیش لە ئێستادا کێشەی نەختینەیی هەیە و کێشەی سیولەی هەیە، بۆیە ناتوانین 800 میلیارد دابین بکەین، تەنها دەتوانین 700 میلیارد دلار 700 میلیارد دینار ئامادە بکەین، دواتریش ناتوانین بە گوژمە بیدەینە بە هەرێمی کوردستان، بۆیە بە شێوەی سێ گوژمەیی دەنێرین بۆ هەرێمی کوردستان. حوسەتی یەکەم گەیشت و حوسەتی دووەم تا ئێستا لە ژێر ڕەحمەتی سیاسیەکانی حکوومەتی عێراق، بەڵام دەبینین لە کاتێکدا ئەو گومانە ڕەت دەکاتەوە کە حکوومەتی عێراق سیولەی نییە، نەقدی نییە، چونکە دەبینین لە ئێستادا لەم دوو ڕۆژەی ڕابردوو سوودانی بڕیاریدا بە زیادکردنی 100,000 دینار بۆ خانەنشینانی حکوومەتی عێراق کە بە هەموو قانون و یاسایەک دەبێت خانەنشانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە، چونکە خۆی لە خۆیدا هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق. باشە دکتۆر، هەڵبەتە لەسەر دەبینین حکوومەتی عێراق لە بەڕێستان وەردەگرین، پرسیاری دیکەمان هەیە لەسەر بابەتە بەردەوام دەبین. بگەڕێنەوە بۆ لای دکتۆر نەوزات، وەکە زانی کە دوێنێ ئەنجومەنی وەزیران کۆبوونەوە دواتر ڕاگەیەنراوێکی هەبوو، ئەتوانین بڵین کە لە ڕاگەیانراوەکە هاتبوو کە دیوانی چاودێری هەرێم و هەروەها بەغدا ژووربینیان بۆ ژمارەی فەرمانبەران و هەروەها موچەکانیان کردبوو کە تیا دەرکەوت بوو ڕاستە. توانین بڵین کە بەغدا هیچ بیانیۆکی ماوە بۆ ئەوی کە موچە نەنێرێت، یاخۆت با بڵین کە 700 میلیارد دینارەکە نەنێرێت کە بڕیار بوو سەرەتا ئەم هەفتەیە بێت. من پێم وایە حکوومەتی عێراق لە بەرمەبنای ئەو واژووکردنە لەگەر هەرێمی کوردستان و بڕیاردان لەسەر هەناردەکردنی ئەم بڕەپارەیە دەبێ پابند بێ و پارەکەش دەگات، بەڵام زۆر جار مماتەلە دەکرێت بۆی تاخیرتر بێ و زۆر جار لەلایەن وەزارەتی مالیەوە کێشەی بۆ دروست دەکرێت، بەڵام لە کۆتاییدا ئەم بڕەپارەیە کە بڕیاری لەسەر دراوە بە دڵنیاییەوە دەگاتە هەرێمی کوردستان و تەواوکردنی ئەو بڕەپارەیە بۆ دابینکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان بە تەواوی دابەش دەکرێت، بەڵام بە شێوەیەکی بەطیء، بە شێوەیەکی زۆر بە سورعەت نییە بەڕاستی بۆ بتوانن ئەو بڕەپارەیە کە تەواوکەری ئەو 700 میلیارەیە لە ناو داهاتی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابینی بکەن. بەڵام ئەوەی گرفتە کە لە حکوومەتی عێراق دەیبینین ئەو نیازپاچێ نابینن بەڕاستی. پێشتان پێمان وابوو حکوومەتی عێراق بە ئاسانی دەتوانێت گرفتەکانی هەرێمی کوردستان لە ڕووی داراییەوە چارەسەر بکەوە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڕاستی سا لە بارودۆخێکی زۆر خراپی ئابوورین، دەبینین بازارەکانی دەستی دوو و بازارەکانی کۆنەفرۆشان هاوڵاتیان زیاتر ڕویان لە بازارە نەکردوتەوە، ئێمەوەکو لە ڕووی ئابووریەوە گەڕاونەتەوە بارودۆخێکی زۆر خراپی ئابوورینەوەتەکان. بەڵام لە بینین لە داهاتی حکوومەتی عێراق زیادکردنی دەرماڵەی پلەی فەرمانبەرانی 8 و 9 و 10 بە ڕێژەی 50 دەرماڵەکانیان زیاد دەکرێت و 100,000 بۆ خانەنشانی حکوومەتی عێراق زیاد دەکرێت کە ئەمە من پێم وایە دەبێ هەرێمی کوردستانیش بگرێتەوە. باشە دکتۆر، خۆی دامانە زیاتر باشکردنی بارودۆخی بمبورە عەفومکە زیاتر باشکردنی بارودۆخی فەرمانبەرانی حکوومەتی عێراقا و چەوساندنەوە و یا خراپکردنی بارودۆخی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە بە پێچەوانەوە. باشە دکتۆر، هەڵبەتا زانین کە وا لە مانگی 11 نزیک دەبینەوە و مانگی 11ش شووی پەرلەمانی عێراق لە کاتێکدا کۆمەڵێک پرسی دارایی لەوێ مناقەشەی لەسەر دەکرا و بابەتەکەیەک لای دەکرایەوە. ئەمە لەلایەک و لەلایەکی دیکەوە بە جۆرێک لە جۆرەکان لە مانگی 12 با بڵین پاکتاوی دارایی دەکرێت. جارێکی دیکە هەموو ساڵ ئەم پاکتاوانە کاریگەری لەسەر ناردنی موچە دەبێت. ئەم بابەتانە چ کاریگەریەک لەسەر ناردنی موچە دەکات؟ ئەمە بابەتێک و ئەگەر بێت و موچە نەنێردێت ئایا حکوومەت هەرێم توانێت خۆی موچە دابین بکات؟ بەڵێ، پرسیارێکی زۆر جەوهەریە بەڕاستی. لە مانگی 11 پشووی پەرلەمان دەچێتە بواری جێبەجێکردن و ڕەنگە بۆ مانگی 12
کە دووبارە کێشەی داراییمان بۆ دروست دەبێتەوە بۆ دابینکردنی موچە چونکە ئێمە 7 و 8 و 9مان وەرگرتیە 10 و 11 و مانجی 12 دەمینێتەوە لەوەی لەم کاتەدا هەم وەفدی هەرێمی کوردستان ئەگەر بچێت ناتوانێت لەگەر لە پەرلەمانەوە یا کۆدەنجی بەدەست بێنێ و زیاتر کوت لە سیاسەکان ڕازی بکە بۆی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانی عێراقەوە مەجرای یاسایی خۆی وەربگرێ ئەمەش گرفت بۆ هەرێمی کوردستان دروست دەکات چونکە وەفدەکانی ئێمە بڕوا ڕەنگە کاتێک لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران دادەنیشێ گەر بڕیارەکە لەوێش دەربچێت بەڵام کۆدەنجی سیاسیەکانی عێراقی لەسەر نێ ڕەنگە کێشەی بۆ دروست بکرێ و دواتر پاکتاوکردنی بودجە و میزانیەی حکومەتی عێراق بە گشتی بە هەرێمی کوردستانەوە ئەمەش جۆرێکە لە گرفت و ڕەنگە بە بیانووی پاکتاوکردن یا بە بیانووی کێشەیەک لە ناڕوونی داهاتی هەرێمی کوردستان حکومەتی عێراق بیکاتە بیانوویەک بۆ ئەوەی پارە یا شایستە داراییەکانی هەرێمی کوردستان تاخیر بکە و مماتەڵەی بۆ بکە کە هەرێمی کوردستانیش لەبەر ئەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان وەستاوە ڕەنگە دابینکردنی موچە خۆرانی هەرێمی کوردستان لە لای زۆر ئەستەم بێ و کێشەی زیاتری بۆ دروست دەبێت ڕەنگە من پێم وایە ئەم موچانەی دوای ئەم سێ وەجبە 700 ملیاریە کێشەی زیاتر بۆ هەرێمی کوردستان دروست دەبێت وڵاتیان زیاتر دەست بە داهاتەکانیانەوە بگرن بۆی تا ساڵی 2023 کۆتایی پێدێنین بۆی لە ساڵی نوێ بە گروتینێکی تر لەگەر حکوومەتی عێراقدا بنیشن و هەرێمی کوردستان بە یەکدەنجی بۆی بتوانن شایستە داراییەکانی هەرێمی کوردستان بە سابتی جێ بکەنەوە ڕیشە چێشکردنی ئەم کێشە سیاسی و کێشە داراییانە لەگەر حکوومەتی عێراق چارەسەر بکەن بۆی زیاتر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بارودۆخی خراپی ئابووریدا نەبن. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر نەوزاد مەجید مامۆستای زانکۆ کامبانیە لەگەڵمان نبوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەدەین. زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر.